سڵاتان لە بێلاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانە بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە ئەڵقەیەم جاری هەفتانە هەیە تا کۆتایی لەگەڵمان بن. لە سنتەری ئاشتار لە زاخۆ کورسی یەکەم مەترانی ناوچەکە پارێزراوە. کۆمەڵی قوتابی و مامۆستاکەیان لە شاری هەولێر لەوانەی فیزیادا بە کەرەستەی سادە ئامێر و ئامرازی ڕۆژانە دروست دەکەن. لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان ژمارەیەکی ئافرەت بێکەوە کارگەیەکی دروستکردنی چەرمیان داناوە. لە هەولێر ژمارەیەک قوتابی بە شێوەیەکی پراکتیکی وانەی فیزیا دەخوێنن و ئەوان کەرەستە و ئامرازی سادە دروست دەکەن بە پێوانانەی کە لە دەرسەکانیاندا دەیخوێنن. دلڤین مامۆستای قوتابیەکانە دەڵێت کە بێ وا لە قوتابی بکەیت کە دەرسەکەی خۆش بێت و بتوانێت بە شێوازێکی باشتر پەرە بە کارەکانی بدات. دانێکیان بوارێکی فیزیایە کە ئەمە پێی دەڵێن پاڵەپەستۆ یاخود دەتوانین بڵێن پەستان بە زۆشتی ڕۆژانە بەکاردێت دەتوانین نمونەیەکی ئاسانیش لەسەر بینەوە جەگی سیارە دەتوانین بۆ جەگی سیارە بەکاری بینی و سیارەکەی پێ بەرزکەیتەوە هەری شێکتا بێتە سیارەکە دەتوانیت جێبەجێ بکەیت و دووەمیان بەهۆی داوەکانەوە دارەکەی تر لە ئاسمان ڕاستە بوو دەتوانین بڵێن دوو دارەکەی تر لە ئاسمان ڕاستە بوو ئەو هاوسەنگی پێ دەڵێن هاوسەنگی بۆ زۆر شت بەکاردێ بۆ لە ژیان لە زۆر شت بەکاردێ بۆ نمونە هاوسەنگی ئاو هاوسەنگی گەرمی و ساردی پلەی گەرمی زەوی بۆ زۆر شتی تریش لە ژیان بەکاردێ. ئەوەی کامڕۆ دروستمان کردبوو بریتی بوو لە هێزی وەکو ئەتوانین بڵێ وەکو ڕافعە کە تۆ تاوەکو بە خاڵێک دەستی پێنەکە ئەوە ناتوانێت کار بکە کەواتە بەش بچووکراوی ئەو ئەگەر ئێمە بمانەوێت ئەم هەمان نمونە گەورەترکەین ئەتوانین کەرستەکانی بگۆڕین. کەسێک بووم کێشەی سەرەکیم فیزیا بوو بەس خۆشحاڵانە ئەمساڵ لەگەڵ مامۆستای خۆ مامۆستا دلڤین بەڕاستی ئەو کێشەیەم نەما چکە زۆر ماندووە لەگەڵ تەڵەبە خاڵ بە خاڵ دەستپێک تا کۆتا بۆ ماڕوون ئەکاتە ئەو جێ خۆشحاڵی و شانازیە کە لە قوتابخانەیەکەم مامۆستای وەهام هەیە. ئەوەی کە دروستشمان کردیا بەخۆی پێکاتۆ لە سێ بەشی سەرەکی کە ئین ئەفریقا کە پێشتر بەکار هاتووە بۆ کوشتنی مرۆڤان لە ئەفریقا کە لە ناویشی پاتری هەیە لەگەڵ فلای باک و ئەوانەی تێدایە کاتێک ئەو وزەکارە بێ بەکاردێت لێرە دەگۆڕێت دەبێتە موگناتیزی بەڵام ئەوەش چەند ینی چەمەرجێکی هەیە لە ئەو کەسی کە بەکاری دەینیتن نمونە ئێستا لێرە ئەو دووەمان هەیە ئێستا نابی بەدێکەوەی ئەگەر هاتوو بەدێکەوەی ئەوە کار ناکاتن بە پێچوانەشەوە ئەگەر بێت و زۆر لێک دووربی ئەو کەسی کە بەکاری دێنی ئەگەری هەیە ینی کارەبا بیگریتن لێ یەکەم مەرجی پێویستە یان یەک کەسێک نزیک و بەرنەکەویتن و هەروەها وەیەرێکیشی ساردی هەیە کە دەبێت ئەو کەسی بەکاری دێنیتن واتە بەکارهێنەرەکەی لە لای ینی لەبن پێی هەڵیگریت. ئەمن وەک مامۆستای فیزیا پێم باش بۆ چالاکی بە قوتابیەکانم بکەم پێشوەختە لەبەرچ و هۆکارەکەی زیاتر ئەوە بوو خۆی تەڵەبە دایمەن پێشەوەی کە بێتە ئادادیە پێی دەگوترێ مەسەلەن فیزیا قورسە کیمیان قورسە خاصەتەن فیزیا وەکو بابەتی سەرەکی و لەگەڵ بیرکاری بەڵام من دایمەن هەوڵی ئەومدایە یعنی بەدەر لە بابەتە علمیەکە بەدەر لەوەی کە لە ڕێگەی پێناسە و یاسە ئەو بابەتانە زیاتر شتی ڕۆژانەیان لە بۆ باسکەم زیاتر بە ڕۆژانەوە بیبەستمەوە
ئەوەش یەکێک بوو لەو چالاکیانەی کە بە بیرم داهات بە تەڵەبەکانی بیکەم چونکە هەمومان تەڵەبە بووینە هەمومان دەزانین پێش وەختە ئێستا ئەگەر بە بیرمان بینیان لێمان پرسنەوە پێناسەی یەکێک لە خانەمان نەبوو بکە ڕەنگە لە بیرمان نەمابی یان هاوکێشەکمان پێ بڵێن ئەو هاوکێشەیە چیە ڕەنگە لە بیرمان نەمابی بەڵام ئەگەر هاتوو سەفرەتی علمیمان کردبی یاخود چالاکیێکی علمیمان کردبی هەتا ئێسش لە زەین و بیرمان دەمینێ ئەوەکو یەکەم خاڵ دووەم خاڵیش ئەوە بوو ویستم بەڕاستی ینی تەڵەبەکان ئاشنا بکەم بۆی کە ئیدی ئەوەندە لە فیزیا نەترسن ڕاستە ڕەنگەوەکو مادە پێمان ئاشناکرابی کە بابەتەکی قورسە بەڵام لە ڕاستیدا خۆی وانە هەمووی بەشتی سادە و ئاسان دەتوانی مەسەن خەریکی بی تەعاملی لەگەڵ بکەی زۆر بە ئاسایی وەری بگرن و توانیم ئەو بابەتە فیزیانەی کە لە بابەتەکان ناو کتێبەکە هەیە لە ناو مەنهەجەکە هەیە پێیان ئاشنا بکەم لە ڕێگەی ئەو شتە سادە و ئاسانانەی کە لێرە پیشانماندان هەموو کاتێک دەڵێمەوە من فیزیام خۆش نایە بەڵکو عاشقی فیزیامە و دایمەنیش لە هەموو کاتێک هەر ویستیتم خاڵک ببینمەوە ببتەوەی هۆیەوەی کە تەڵەبەش خۆشی بێتن و بەدەر لەوەش بەڕەئی من وەکو مامۆستا وانە گوتنەوە هەر ئەوە نییە تو بچی مەنهەجەکە بڵێوە پێش هەموو شتێک دەبی مەنهەجەکە بە قوتابی ئاشنا بکەی خۆشیان بێ و قوتابیەکە ئەتوشی خۆش بێ ئەو کات دەتوانانی قوتابیەکە لەو بابەتەی سەرکەوتوبی. زیاتر لە 21 ساڵە سنتەری ڕۆشنبیری عاشتار لە زاخۆ دامەزراوە کە ژمارەی زۆری چالاکی تێدا ئەنجام درا و هەروەها کۆمەڵێک کەرەستەی کۆنی کوردەواری و کریسیانەکانی تێدا پارێزراوە ئێستا وەکو مۆزەخانێکی بچووکی لێ هاتووە کورسی یەکەم مەتران کە لە ساڵی 1992 لە زاخۆ بووە لەو سنتەرە پارێزراوە. ئەvە 21 ساڵە ئەف سنتەر هاتیە دامەزراندن نزیکی 5767 بزاف الڤێرێمە کردینە دیوی شانێمە بڕاستی ئێت لاواز بەلێ مە خو کرد خدان بۆ gelek tiştê êtkevin ku girêdayê bi keltura mesîhiya ku girêdayê bi keltura zaxo taban keltura mesîhiya gel birayet musulman teqrîben wek êkin belê gelek tiştê dikevin me şa em ev nîzîkî 21 sala em bi xwe kom bikin em biparêzin vî cihê wekû mozîxanekê biçîk em bi xwe dên vêrê gelek gofû de bû me ji Ewropa tên qesa metkin ku çavê pêkvejana vêrê ka çawa ye mesîhê musulman ve henda sala çav gelek ku tu jîn nêzîkê mimkin e xul 400-500 qet'î eserî ku me li vêrê hene ku me şa birêka hevala birêka biradara hindik şan em bikir hindik wan diyarî bû me bên em li vî cihê li vêrê em biparêzin kevîntirîn tişt vêrê gelek يعني نجيك هندك تشمل فيري مهنا نجيك عمريوان ممكن 220 سالة 210 سالة قالك تشير مهن ام قالك فخر وشانه جيفان شاد بن چكو براسي كو غريداي بكالتورا مسيحيان ايك شوان كو كريشيكا ايكمين مطران كو هاتيه تعيين كريش لاي فاتيكان بوزاخ اوشي مطرانتي ماثاوس مقدسي صالح 1902 وقت مطران خانه الجندي بيداري بي بلي اوشا كو بريكا فاتيكاني كو كريشيكي بين بوزاخو بو خلكي زاخو بيدمي بو مسيحيه بو مسلمانه كريشيكا دوشي ما هي اوشي ملك غازي ايك شوان كو شاهد عراقي بي او شيء مشاكو كرشكايه مبارزين فيري بريكا عندك هواله بجهد بوما كود بيجي صاله 1938 برياش متصرفيا مثل بوزاخو كو جناب ملك غازي دي سردان زاخو كنت باش دي سردان جندي صناطك الدوره سنديه افكرسيك جهش بومن از فخر وشانازي في كرسي قدمن شكو از كوري خلكي جندي صناطي ما كو ملك عراقي سردان جندي مكريا وافكرسيك حضنوا كالفيري دمن معيا اكيد جهشت بومن بريكا هوالك بومن خلكي بالله ابخو جوينا هوالك مهبي بريكا بجهش بومن
خليك صار ظلامت كرن وتشتت كفن دم ديتن إك بو جديد بيج مفلانتش هاي كفن زي بو تعينم هو والك دم هاد فيري قلت سيدم تلاجك دم هيا يا رحمتي فرماندا رحمتي عيسوار قلت ثلاجوي بي أفا قلت كعطا لك ليكت قلت ببدف غريب لا بو متصح كد ينون دن بو غريبي طبعا وي دمي بيجن دمي شورشي بشي وكو كريوي قلت بومن قلت بريكا اوف اينون دن نشا بروج بينن ترسونش حكمتي لكو قصفهم بكن وبشتي بي نوكا خلكي ما قصة اوروبا كرن كريوي هات خاني خفروت وتشي خفروت يك شوان تشير كفن دبيبي هذا من قصير ده كفن وصل من هيا أب ديروك بومجود كو أبا تلاجا يا رحمتي عيسى سواريا حاجة شيء بخ ببي مبخ إيناد ومن ديران فيري أسشي فخر الشانازي في شيء وصلتكم كو حطانو كفشي دم معايا سنتري أم باريس لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان ژمارەیەک ئافرەت کارگەیەکیان داناوە بۆ دروستکردنی بەرهەمی چرم کە تیایدا پێڵاو هەروەها جانتاو زۆر لە پێداویستەکانی دیکە کە بە چرم دروستەکرێن تیایدا دروستەکرێت ئەمەش جگەلەوەی کە دەرفەتی کاری بۆ ژمارەی دیکەی خانم ڕەخساندووە هەروەها بەرهەمەکانیان وەکو براندێکی تایبەتی لێ هاتووە. حدود 8 ساله لحوزه صنایع دستی رشته چرم دستوز مشغول فعالیتم. لطول ام 8 ساله نمایشگاهگل داخل استانی خارج الاستانی و بین المللی شرکتم کرده. لطول ام مدتا من سریک هنرجوم بوگا حدودا 800 نفر هنرجوم بوگا که آموزش یانم داگا به صورت دورگلیک عمومی و خصوصی آموزش یان دیگا یک سیوم لم هنرجوگلا خویان وارد بازار کار بوگن. من بم رشته علاقم بوگا رشته تحصیلی خم زبان انگلیسی بوگا که اصلا هیچ ربطی که بم کارنوگا ولی خب چون علاقم بوگا پی و مشوق فرفر گورم بوگا لنا زندگی ما که بابام بوگا فرفر ممنونم لدستی ما چکم لیرو. املم کارگاه حدوداً 40 تا 50 کیف درست کن بعد کیف کل جنانا پیاگانا کیف کل اداری مدیریتی ست کل چرمی من هست کیف کل جنانه مجلسی من هست شانی من هست انواع جاسویچی کمربند هر چیزی که ربطی به بچرم اما توانین درستی کن حتی سفارش کلیک اگرین امل ارگانکان. چرمگلی که ایمل نا کارگاه من استفاده لیکن بیشتر چرمگل گاوی و بوزیه. اکثرا 70% لکارکان من چرم گاویه چون هم استحکامی بیشتر هم بو کار مجلسی کان من کار اداری کان من لم نو چرم استفاده کن.
جمعە فەیساڵ پەنابەرێکی ڕۆژاوای کوردستانە کە لە کەمپی دومیز ئەژیت بەڵام بەهرەیەکی جوانی هوەری بۆ نووسینی شعر هەیە. کچەکەشی کە تەمەنی تەنیا 10 ساڵە هەمان ڕێچکەی باوکی ڕۆیشتووە لە هوەرەکەی بەردەوام و توانیوانە بێکەوە بنەماڵێکی جوانی هوەری دروست بکەن. بهێلن زارۆکتیا خوا لە ژیانێ ببینن ئەم شتۆب و خەراکردن نەما بترسن نەهێلن زارۆکە کووردا بێنە کوشتن بەسا زارۆکە بکوژن. Ez navêm Newroz e, ez kampa domîz im. Ez bavêm alîkariyan kir bi hozan Vanê û çavêm ez gelekî nabînim. Bes heş şeira xwe dikim û helbesta dikim. Helbestêm ser zaroka ye, ser penaberiya ye, ser kampa min e, yanî hema سر بنابريي سر ولاتي منه والسعيد بهالبستي خوابه. كذا عايش الشراي. لازم بقرم ولاتي خوا بقرم عمودي مالا خوا ببينن. زانكي جاروجا دلي خواكر بايس قمار وبيس روجاغو مسروية بقلافت وبقاتر بچاوكي زها وبهيسر مات بيزاني جوزي تجدلي خراجمي شبكم أذنكارم شبكم أذنكارم مانتي روش آواية رونيا شاواية شبكم إيرو مدجي برداية شبكم إيرو مدجي برداية ناو صجارينا ناو صجارينا زياخا تبخم وزيرام اسم زيب سرجاني خداكم بركي با درماني ايش وكل من روجافا أذكارم تجبير بكم روجافا أذكارم تجبير بكم هوزان او هوزان اسكان بيجم تشتكي دي ايش هاغو انا تدنا او اب ايش هاغو روجي قوم تدر بازبن طبعا ام اريل ولاتي اخوانه وام نيفاني وكردستان باشورن بس كردستان هري شيكو دلي مسرب عمودي ورجا كردستان رجاواي قلك يديش ووقتا قومش درو حري فارغ وازوروك يخونها في دورونين از هالبستاد بيجم كشامجي حفظ دكه جا انا وبخوجي هالبستاد نيبسين 8 10 ساله او بخوجي هالبستاد نيبسين شبر تاثير بو قال لك بهالبسته وهالبسته ماجي كشتك سر ولاتن يعني هالبسته ما كش سر ولاتن شبو ولاتن نيبسين الولاتي خد قرم هيف يا منا قام شلو ازاتي بفينم درد وغما بعمودي رك جفينم اخضر بيسيه سري كانيه دل شبو تغمجينم خوي الشفا شبو عفرين وكوبان قتنا بينم حسكي وديرك بندسن دلي من شياره صوزي شبو كردستاني هردم دناله ديتنا ازاتي شمر بويا حسرت جهنمية قينما دي بجنت جهنمية قينما دي بجنت از بچوبم روجاواس خودی کرم سر بازا برزانی زلوری کرم گلوز ببم مزن زی خوبجی بکم زی روجاوا بهلم بتنش آزادی سیوی بکم زی روجاوا بهلم بتنش آزادی سیوی بکم لە هۆن و فاتمە دوو شێوەکاری خاوەن پێداویستی تایبەتن لە شاری کەرکووک و هەڵەبجەی شەهید کە لەو چالاکیانەی کە لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەکان لە سلێمانی بەڕێوەچوو بە تابلۆ شێوەکاریەکانیان بەشداریان تێدا کردبوو. ئەوان لە هەڵەبجەوە باس لە زار و مەینەتیەکانی هەڵەبجەی شەهید و سروشتی جوانی ئەو ناوچانە دەکەن، هەروەها لە کەرکووکیشەوە باسی خەم و ئازارەکانی کەرکووکیان لە تابلۆکانیان ڕەنگی داوەتەوە.
ئەمڕۆ بەشداریم کردووە لەم پێشنگایە و بەشێکی زۆری ئەم پێشنگایە تایبەتە بە من بە نزیکەی 35 بۆ 40 تابلۆ بەشداریم کردووە. کارەکانم سروشتن لەسەر کانسن، کاری سروشتی کوردستان، هەموو ناوچەکانی کوردستان، ئەوەی کە سروشتی کوردستان بێ هەمووی دڵ ڕفێنە. لە کاری هونەریە کە ساڵی 2000ەوە دەستم پێ کردووە لە ساڵی 2000ەوە سەرنجم هەمیشە لەسەر کاری سروشتی بووە و هەمیشە کارە سروشتیەکانی خەڵکانی تریش سەرنجیان ڕاکێشاوم و ئەزمونم لێ وەرگرتون و هەوڵمداوە کاریان لەسەر بکەم. ساڵی 2000ەوە تاوەکو ئێستان بە نزیکەی 8 بۆ 9 پێشنگای تایبەتیم هەیە و نزیکەی 30 پێشنگای گشتیش بەشداریم کردووە لە شاری هەڵەبجە، سلێمانی و هەولێر و لە ئێرانیش. هونەر زۆر زۆر دەروون ئارامی و گەشتی بە من بەخشیوە لەبەرەوەی من زۆر جار لە چوارچێوەی ژوورێکم بەڵام کە وێنەیەک ئەەکەم و مەسەلەن ئاوازێک گۆرانێکی لەسەر ئەخەمە سەر لەگەڵا ئەخەمە سەر گەشتەکەم بەناو ئەو تابلۆیە، گەشتەکەم بەناو ڕەنگەکانیە، ئەو ئاوەی کە من ئەیکێشم بەری ئەەکەوم، ئەو مەلەی کە من ئەیکێشم هەستی پێ ئەەکەم، واتە هەست بەو بەعدە ئەەکەم و هەست بەو ناوچەیەکەم کە دروستی ئەەکەمەوە، هەست بە غروبەکەم، هەست بە تیشکی خۆرەکەم، هەست لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.